كانی پیامبری خوا علیه الصلاة والسلام امر به ملت دکن صبر بگرن لبرانبر ظلم مستبوچی لبر خاطری چاوی کاڵی مەسئولین و دەسەڵاتدار و کاربەدەستەکانە یا لەبەر خاطری ملەتەکەیە با ئینسانی عاقڵ تێبگا و تێبفکرێت ئایا کاتێک بە ملت دەوترێت سەبر بگرێ لەبەر ژەوەندی دەسەڵاتدارە لەبەر خاطری ئەوانە لەبەر خاطری ملەتە باشە بە ملت دەڵێن ڕاپەڕن وەکو سووریا دەی خەڵکی نەدەی بەشار ئەسەد لا ببەن دوای ئەوەی کە یعنی لەوەیە نزیکی ملیۆنێک مسلمان تیاچوو وانییە خۆیان تیاچوو ماڵ و حاڵیان نەما دەربەدەر بوون ئاوارە بوون بە سوالکەر زۆری پەرش و بڵاو بوون ئێستا دەسەڵاتداری سووریا ماوە لە جێی خۆی یا جێی پێلەق بووە ماوە لە جێی خۆی ئەی میلەتی بەسەر هات ئەو میلەتەی کە دەی ئێمە سەبر ناگرین ئەوانەی پێمان دەڵێت جیهاد مەکەن و سەبر بگرن ئەوانە لەگەڵ دەسەڵاتن پیاوی دەسەڵاتن فەرموو ئازادە ساحەکە بڕۆ بیکەن چون کردیان بەرهەمەکەی جی وبراکەن لەو کاتەدا کە ئەوەی پێی دەوترات جێیشی حڕ یعنی جێیشی ئازادی سووری کە میلەت بوو یعنی زۆرێک لە شارەکانی سووریای کۆنتڕۆڵ کرد و جێیشی سووری دەرکرد یعنی دەوری پایتەختیان دابوو چوو بوونە ناو دیمەشقیشەوە خەریک بوو سووریا بڕۆخێت لەولاوە ڕێک داعشیان دروست کرد داعش ها دەستی کرد بە لێدانی چێ دەستی نەکرد بە لێدانی حکوومەتی سووری دەستی کرد بە لێدانی ئەو جێشە بە حکمی چی ئەوانە مرتەدن کافرن جارە دەبێ ئەوانەی مرتەدن ئەوانە لە ناوبەرین دوایە بۆ حکوومەتی سووری دەگەڕێنەوە ڕێک جوان و پوخت دەستیان پێکرد جێیشی حڕیان نەهێشت هەرچی شارێک کە گرتبوویان وردە وردە لێیان ستانەوە و داعش بۆ خۆی دەستی بەسەر داگرت و ئەو جارە وردە وردە هاتن داعشیشیان لە ناو برد و فەرموو حکوومەتی سووری بگەڕەوە شوێنەکانی خۆت داعش خزمەتی چی کرد کەواتە براکانم ئەم لوعبەیە ئەم گەمەی سیاسیە وا سەهل نییە ئێستا گەنجی داماوی دڵسۆز هاندەی دەی یا ئافرەتێکی داماو بڕۆ دەرەوە دەی با بچین مزاهەرەیەکەین لە ناوی دەبین دێ ڕوخێنی چ دەڕوخێنیت پێ دوایە حکوومەت وا بە ئاسان بڕوخێت یعنی ئەی نازانین هەرچی حکوومەتە لە پێناوی مانەوەی خۆی ئامادەیە هەموو تەنازل زولێک و هەموو ئیتیفاقیاتێک لەگەڵ دەوڵەتە هێزەکان دەکا بۆ هێشتنەوەی و پاسەوانێتی کردنی تۆ میلەت چی ئەو وڵاتە زلهێزەی دێ لە ژێرەوە ئیتیفاق لەگەڵ ئۆپۆزیسیۆن و معارەزە و ملت دەکات دەی ئێوە بجوڵێن من لەگەڵتانم پشتیوانتانم ئەوە ژێر بەژێر لەو لاشەوە لەگەڵ حکوومەتیش حکوومەت وەزع خەتەرە ملت ئەوە هەڵساوەڵێت کە شتێک دەکەی تەنازولاتێک دەکەی بۆم تاوەکو من نەهێڵم بکەویت لەو لاشەوە هەمان حکوومەت کە پشتیوانی معارەزە دەکات دەچێت لەگەڵ حکوومەتیش ئیتیفاق دەکات حکوومەتیش دەڵێ من تەوە ئەوەندە نەوتە بۆ تۆ ئەوەندە پارە بۆ تۆ ئەوەندە نازانم چی بۆ تۆ بەس وەرە دیفاعم لێ بکە شەڕەکە دروست دەکات خەڵکێکی تیادا دەکوژرێ میلەتی تیادا لاواز دەبێت ئەویش وردە وردە لەسەرەوە هەردوو لا دەدۆشێت هەردوو لا بۆ خۆی ئیسراحەت حەز دەکات یەکسەر داشی دەنێ ئەم شەڕە 4 ساڵی تر 5 ساڵی تر دەخایەنێ هێتا درێژ خایەنێ خۆ بەدەست خۆیان نەزان کەی کۆتایی پێبێنن یعنی لاعیبەکە هەمووی خۆیانە بە خۆیان بزانیان نەزانن بڕۆن سەعاتە یاری بکەن دوای دێنەوە لام بەسەر چاو ئاوایە برا مەوزوعەکە بۆیە کاتێک کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام لەلایەن خوا وەحی بۆ هاتووە ناخی مرۆڤەکان دەناسێ کە پێمان دەفەرمێ کاتێک کە گەندەڵی و زوڵمێک دەبینن سەبر بگرن و تەقوای خوا بکەن داوای یارمەتی لە خوا بکەن خۆتان چاکەن خوا گەورە بۆتان دەگۆڕێ کاکە ئەمە لە خزمەتی دەسەڵاتداران فتوا دەدەن لە خزمەتی دەسەڵاتداران باش ئێستا دوو جۆر مفتی هەیە بزانین ئەو دوو جۆر مفتیە کامیان لە مەسلحەتی خەڵکە مفتیەک بە خەڵکی دەوت ئەی خەڵکی سووریا سەبر بگرن ڕاستە لە ناڕەحەتیدان ڕاستە لە وڵاتان گەندەڵی تێدایە ڕاستە زوڵم و ستەمی تێدایە بەس سەبر بگرن ئێستا هەر ماڵتان کەمە واتە حەقی خۆتان لە ماڵ ناداتێ
سەبرە میلەت سەبر نەگرن ئەو ماڵەی هەتانە ئەویش نامێنێ و سەریشتان نامێنێ عائیلەشتان نامێنێ وڵاتیشتان نامێنێ ئەمن و ئاسایشیشتان نامێنێ دینەکەشتان لەوانەیە نەمێنێ سەبر بگرن ئێستا لە سەتا دە لە زەرەردا بن ئەو کاتە لە سەتا 90 دەچنە زەرەرەوە ئەمانە ئەم موفتیە ئەمە پیاوی دەسەڵات ئەمە متەخادیلە ئەمە باوەڕی بە جیهاد نییە ئەی مفتی دووەم چییە دەی میلەت ڕاپەڕن پیاو بن غیرەت مەردایەتی کەرامەت شەهامەت چۆن تەنازول دەکەن چۆن ئێوە قبول دەکەن ئەو زوڵمە دەی بجۆڵن هانیاندا پەمپیاندا ئێستا بەرهەمی فتوای دووەم چییە لە پێش چاو دیارە یان نا لە سووریا دیارە بەرهەمەکەی چیان بەچی کرد میلەت چی بەچی کرد ئەو بەرهەمەکەی دیارە بڕات ئەی بۆ نمونەیە لەم وڵاتی خۆمان لە کوردستان دائیمەن مامۆستایانی سەلەفی بە خەڵک دەڵێن سەبرتان بێ لەبەر خاتری ئێوەمانە دەڵێن سەبرتان بێ خوا خۆی لەسەر عەرش ئاگادارە نە بە ئەمری دەسەڵاتدارانە و نە لەبەر خاتری دەسەڵاتدارانە لەبەر دینەکەمان و لەبەر میلەتەکەمان ئایا ئێستا میلەتی کورد قازانجی کرد یا میلەتی سووری قازانجی کرد کامیان الحەمدوللا لە ئەمن و ئاسایش داین سوپاس بۆ خوای پەروەردگار ڕاستە زوڵم هەیە ڕاستە گەندەڵی هەیە ڕاستە ناعەدالەتی هەیە هەموو ئەم شتانە هەیە بەڵام وەرە مقارنەی ژیانی خۆمان بکەین لەگەڵ ژیانی خەڵکی سووریا ئێمەین لە سووریا پەرتەوازە بووین و لە دەرگای ماڵە سووریەکان دەدەین خوا یارمەتیمان دەن یا ئەوانن ئێستا لە دەرگای ماڵەکانی ئێمە دەدەن و ئەو فەقیرانە هەر ڕۆژە یەکێک لە مزگەوت ڕاست دەبێتەوە لە مزگەوتێک خوا یارمەتیم دەر هیچم نییە چین كم لا زرري كرت بوي براكانم مع الأسف فستذكرون ما أقول لكم وأفوض أمري إلى الله أو ملة أوي عقلها به سبيتي دقا شي لسر مصلحتي ملتها سبيتي دقا النتيجة كي شو أنا بلان بداخوا كسي كان دوي حماسي بيت خلقي حماسي لقى الحماسية استاتو تارك دي أما هموي كافرين أما هموي طاغوتين أما هموي مجرمين دي ملة رابرن دي وابكن هانی خەڵکەکە بدەیت بە کوشتیان بدەیت و بە خۆشت بۆی دەرچیت و سەلامەت بی ئەم پیاوە ئەمە موفتیە ئەمە خەتیبە ماشاءڵڵا وتاری ئاگرین دەدا لە کەس ناترسێ لە کەس ناترسێت لە خوا ناترسێت ئەوەی لە خوا ناترسێت کە لە خوا ترسا بە خوێنی خەڵکی بە هەدەر نەدەدا ماڵی خەڵکی بە هەدەر نەدەدا ئەو هەموو فیتنە و ئاژاوەی دروست نەدەکرد لە خوا ناترسێت نەگوڵا لە کەس ناترسێت بەخوای مە لە کەس ناترسین بەڵام لە خوا دەترسین ترسی خوایە وامان لێ دەکا بەس بۆ ئەوی خەڵک مەدحمان کە ناچین خوێنی خەڵک بکەینەوە بەلاش بڕێژین و وا بکەین خەڵک تووشی دەردەسەری و نەحامەت بێت